دێ زیاتر لەسەر ڕەوشە زاروکان ژە هێژەیە ڕامی عەبدوڕەحمان ڕێڤەبەرێ ڕوانگەها سووریا بۆ مافێن مرۆڤی بپرسم. هێژەیە ڕامی تو بخێراتیە کوردستان 24 هین دەبێژن ژێ ساڵە 2011 حتا 2024 زێدەتری 25,000 زارۆکێن سووری هاتینە کوشتن. پرانیاڤال کیڤە هاتینە کوشتن؟ چاوە هاتینە کوشتن؟ ئەمانە بەر لە هەموو شتێک ساو لەوە بینەرانی کوردستان 24 ئەم منداڵان لە بارودۆخی جیاوازدا کوژراون لەسەر خاکی سووریا هەندێکیان بە بۆمب بوو بە موشک و هێرشی فڕۆکەی ڕژێمی هەڵاتووی بەشار ئەسەدەوە کە ڕای کردو لە دەستی دادپەروەری و لە دەستی خەڵکی سووریا ئەمان کوشتیانن و هەندێکی دیکەشیان لە ڕێگەی ئۆپەراسیۆنە سەربازیەکە لەسەر دەستی گروپا پیشەگرەکان کوژراون هەندێکی دیکەش لە ژێر بەڕاستی ئەشکەنجەدای خودلە زیندانەکانی ڕژێمی سووریا کوژراون ئەوانەی کە لەگەڵ خەڵکی باوەڕێ خانەوادەکانی خۆیان بوون هەندێکیان لەگەڵ خانەوادەکانیشیان نەبوون بەشێکیان لە تەمەنی 14 ساڵی بوون کە دەستگیر کراون لەلایەن دەستگای ئەمنیەکان ڕژێمی هەڵات و لە دەستی دادپەروەری بەشار ئەسەد بۆیە دەڵێم ڕێگاکان جیاواز بوون بوونەتە هۆی ئەوەی کە ئەم هەموو منداڵە لە سووریا بکوژرێن و ببنە قوربانی دەستی تاوانباری هەڵات و بەشار ئەسەد. باشە. پرانیا وان زاروکên di van salan da ji 2011 heta 2024 biketina rejêma Esed pêşî 10 rojan hatine kuştin li kîjan navçeya bûne û bi destê kê? زۆرینەی منداڵان زۆرینەی هەرە زۆریان لەسەر دەستی ڕژێمی بەشار ئەسەدی تاوانبار کوژراون ئەمانە زۆرینەی هەرە زۆر هەندێکیان بەهۆی ئۆپەراسیۆنە سەربازیەکان هەندێکیان بەهۆی هێرشەکانی تورکیا کوژراون بەڕاستی هەندێکیان بەهۆی هێرشەکانی رووسیا کە هێرشی فڕۆکەوان بووە نزیکەی 2000 منداڵ بەهۆی هێرشەکانی رووسیا و بە هێرشی با بڵێن تورکیا ئێران حەزبوڵڵا لەو ناوچانەی کە شەڕ هەبوو لەگەڵ هێزەکانی سووریا دیموکرات بەڵام زۆرینەی هەرە زۆریان بەهۆی ڕژێمی بەشار ئەسەد و ڕژێمی رووسیا و گروپەکانی سەر بە ڕژێمی ئێران. بەحسەوەیەکێتکەن کو ئەسەد دایک و بابێت کوشتی و زارۆکێن وان یەکبریا دارل ئەیتام و ناسنامە بوان نەدایە هەژمارە وان دیارە گەلۆ؟ بەڵێ نزیکەی 400 منداڵن ئەو 400 منداڵە ئێمە بەڵگەنامەمان لایە کە دەرکەوتووە نزیکەی 30 منداڵیان با بڵێن بەڵگەنامەی وەزارەتی ناوخۆیان پێکە بەشار ئەسەد فەرمانەی دەرکردووە ڕژێم ویستوێتی ئەم منداڵانە ببات بۆ ئەو شوێنە لە ژێر ناوی کە ئەمانە وەدیعەن دوای ئەوەی کە ڕژێم دایک و باوکی کوشتون. نوکە ئەو زاروک لە کیڤەنە پشتی کەتنە ئەسەد ئایا هەر لەڤان دارل ئەیتاما ماینە ئەف ناڤەندێن خوددانکردنا زاروکێن بێکەس چارە نویساوان دێ چ بیتن ئایا هیچ بڕیارێک هەیە لەسەروان؟ بەڵێ ئەوان ئێستاش لە شوێنەکانی خۆیان لە دیمەشق و وێنەکانیان پێویستە بڵاو بکرێنەوە بۆی کە سوکارەکانیان بدۆزدرێنەوە سوکار ڕەنگە ئەوانە خەڵکیان مابێت لە خانەوادەکانیان نابێت لەو شوێنە بمێنەوە. ji ber çi Esed nasname neddavan zarokan mebesta wan çi bû? چونکە بەشار ئەسەد پیاوێکی تاوانکار و بکوژە و دەستگامیەکان نیان دەویست بڵێن داک و باوک و خانەوادەکانتان ناوچەکان کوژراوە بۆیان دەیانگوت ئەمانە بێ ناسنامەن کاتێک تۆ دایک و باوک دەکوژێ ئەم منداڵانە بێدای باب دەمێننەوە و دەربەدەر دەبن بۆیە ئەوان نیان دەویست ئەو تاوانکاری بەشار ئەسەد دەربخە دەیانگوت ئەمانە بێدایک و باوکن یاخود بێ ناسنامەن. هێشتا سووریا لە پێشیا دۆریانەکە تاریە کەس نزانیتن ئایا بکەتنە ئەسەد قەیران و شەڕێلوی وڵاتی دماهی کات یانژی ممکنە دەستپێکا تاریتی و تۆنێلەکە دیاتاری بیتن ئایا چارەنویسا زاروکێن وی وڵاتی بربکیڤە دڤان شەرت و مەرجاندا؟
داهاتووی منداڵانی سووریا پێویستە بە شێوازێک بێت کە هەموو لایەنەکان هەم پێکاتەکان بەیەکەوە کار بەوە داهاتووە بکەن. هەرکێ لە سووریایە هەرکێ کە دەیەوێت کە منداڵان یاخۆت سووریا باش بێت بژاوە بێت لە بارودۆخێکی مجاودای بۆ هەموو سووریەکان دەبێت بەیەکەوە کار بکەن بۆ ئەوەی منداڵەکان داهاتوێکی باشیان هەبێت. داهاتوێکی سووریا داهاتوێکی باشە بە سووریایەک جیا لە دەسەڵاتی بەشار ئەسەد و باوکە دیکتاتۆرەکەی و لە دار و دەستە و ڕژێمەکەی دەبێت ئەوەمان لەبیر بێت کە 7 ساڵ هەبوو کە حزبی بەعث حکمی سووریای کرد بەر لەم دوو کەسەش کەواتە لەو ماوەیە کە سووریا لە ژێردەستی بەعثدا بووە لە 7 ساڵە سووریا لە قۆناغێکی نادیموکراتیدا بۆ جگە لەوە سووریا ڕژێمێکی دیکتاتۆری و تاوانکار حکمی کردووە چێ لە سەردەمی حافز ئەسەد یاخود بەشار ئەسەد و پێش ئەوش. باشە نەتەوێن یەکبووی دەبێژن پێویستیا زەدەتری 2 ملیۆن زارۆکێن سووری بەهاریکاریان لەزگین هەیە. ئەف زارۆکێن هەنێتنێ دنافۆیا سووریانژی بەحسەیەوێت دەربەژیت کەت و ئامارێن هەوا چه دەبێژن؟ ئامارەکان نەتەوەیەکەوەکان ئاماری وردن و ئامارەکانیان دروستن لەبەرەوەی ئەوان بە شێوازی چەند ڕێکخراوێک کار دەکەن و ئامارەکان کۆ دەکەنەوە وەکو با بڵێن ڕوانگە نییە لەبەرەوەی ڕوانگە گەری نزیکەی 150 چالاکی هەبێ نەتەوەیەکەوەکان دەیان هەزار چالاکوانی هەیە کە بەیەکەوە کار دەکەن. پێم وایە ژمارەکانی ئەوان ژمارەی ورد و دروستن ڕەنگە 2 ملیۆن بێت لە نێو سووریا و لە وڵاتانی دراوسێ بەڵام بەڕاستی پێویستێکی زۆر هەیە و پێم وایە ئەوان مەبەستیان ڕێک نێوخۆی سووریا زیاتر لە 2 ملیۆن کەس پێویستە بە هاوکاری دەوڵەتیە. باشە ئەو زارۆکێن لێ سووریایە دەرڤی دەبستان ئاماین ئایا vێدەمێدا هیچ دەرفەتەکەیە vەگەرنەوە سەرخاندنێ یانژی ڕەوشە سووریای نەدیارەش بەرکوونەتەوەین یەکبووی دەبێژن زەدەتری 2 ملیۆن و 400 هزار زارۆکێن سووری دەرڤی دبستانان قوتابخانەیان مانەیان و دەژ خاندنێ بەردایە. ئەگەر بابەتەکە بەوەدی باسکەین پێویستمان بکاتە بۆی منداڵەکان بگەڕنەوە خوێندنگە لەبەرەوەی کاریگەریەکان ڕژێمی بەشار ئەسەدی تاوانکار دەمێنێ ئەمان دەگەڕێنەوە سەر خوێندن بەڵام ئەوانەی هاتوونەتە باوڵێن دیمەشق ئەوان لە ڕوبەرێکی بچووکەوە هاتوون ئێستا هاتوو سەرکردایەتی سووریا بکەن ئەم بابەتە پێویستی بە هاوکاری هەمولایە کە بۆی بەیەکەوە کار بکەن وەکو حکوومەت وەکو هەم ڕۆڵەکانی گەلی سووری بۆ ئەوەی بەیەکەوە بتوانن سووریا بەگەر بخەنەوە خوێندن بخەنەوە کار وە جیابێت لەوەی کە لە سەردەمی بەشار ئەسەدە بۆ چونکە لە سەرەتای شۆڕشەوە خەڵکێکی زۆر لە خوێندن دابڕاوە خوێندن لە باشترین حاڵەتی خۆی نەبوو لە سەرەتای شۆڕشەوە بۆیە گرنگەکەوەمان لە بەرچاوێت کە خەڵکێکی زۆر لە خوێندن دابراوە ئێستا کێشەی کەمی ستافی شێ و پێویستمان بە کاری هەموویە. باشە هێژای ڕامی ڕێکخراوە سیف دەچلدرن دەبێژیتن سەدا هەفتەیە زارۆکێن سووری پێویستی بە پشتەوانیا دەرونی پزیشکی هەیە. سەدا هەفتەیە نفشێ داهاتیە سووریا و دە سووریایە بڕێڤەبەن پێویستیاوان بە پزیشکێن دەرونی هەیە. ئەvە چ مەترسیەکێ لەسەر سبەڕۆژە سووریایە چێتکەت ئەگەر هاتوو ئەف هژمارە هەنێ ئاستێکی پێویستدا نەهێنە تەداویکردن دەروونەوان نەهێتە باشکردن و تێکەڵی جڤاکێ بە ئاوایەکە تەندروست نەهێنەکردن. قۆناغێکە بۆ قۆناغێکە کۆتایی هاتووە ئێستا هیچ پاساوێک نییە بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی بەوەی کە یارمەتی منداڵانی سووریا نەدەن دەبێت کۆمەلگەی نێودەوڵەتی بەەوە مەبەستە بێنە سەر هەڵ دەبێت ئەوان یارمەتی تیمارکردنی برینی سووریا بدەن بەشێک لەو خەڵکە لەو منداڵانە دایکوباوکیانە دەستداوە بەشێکیان برینداریان هەیە بەشێکیان منداڵە و لە نێوجەنگدا لەدایک بووە کەواتە بابەتەکە پێویستی بە هەوڵێکی زۆر گەورە هەیە بۆ یارمەتیە و منداڵانە بدرێ جارێکی دیکە ئەسلەوە سەرپێی خۆیان و ژیانێکی ئاساییان هەبێت لەو ژیانە پەرتەوازەیە کە پێشتر لە سەردەمی ڕژێمی بەشار ئەسەد هەبوو بچێن بەرەو ژیانێکی ئاسوودە و باشتر ژیانێک کە تێیدا هەز بکەن داهاتوویەکی جوان هەیە دوای چارەسەرکردن لەو برینانەی کە برینی دەرونی بە شێرە زۆریان ڕەنگە زۆرینیان برینی دەرونی بن. باشە هێژای ڕامی ئەس بەفەر دەبینم لەسەر پرۆسەیە سووریایە یا دەست پێکری پشتی ئەسەد 10 ڕۆژە سووریا بێ ئەسەدە تهدید بەرتەکێن تورکیا لەسەر ئەنجامدانە ئۆپەراسیۆنێکی لە دژی ڕۆژاوای کوردستانی پرسیارەژ هەوا بکەم.
ئەمریکا دەبێژیتن ئاگربەس حتا دماهەیە هەفتیە هاتیە درێژکردن و تورکیا بە بەردەوامی گەفان دکەتن بۆ ئەنجامدانە ئۆپەراسیونێ و فەرمانداری گشتی هەسەدێژی دبێژیت ئەم ئامادەینە ناوچەیەکە ڤاڵا لە چەک لە کوبانێ ڕابگەهێنین پێشهات لە سەروان مژاران چنە هەوە چ زانیاری هەنە؟ بۆ ئەوەی واقعی بین و ئەوەش جەخت لێ بکەینەوە کە لە سەرەتای ساڵەکانەوە وتومانە تورکیا کێشەی لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات نیە لە سووریا تورکیا ئەردۆگان بە دیاریکراوی کێشەی لەگەڵ کووردە کێشەی لەگەڵ گەلی کووردە لە سووریا ئەردۆگان لەوە بێزارە کاتێک کووردەکان سەرکەوتن بەسەر داعش لە کۆبانێ ڕەمزی خۆراگریە ڕەمزی شۆڕشە ڕەمزی سەرکەوتنە بەسەر تاریکاییدا کەواتە ڕووناکێک بەسەر تاریکایی سەرکەوتووە ستەم لێکراوە سەرستەمکار سەرکەوتووە کاتێک کۆبانێ لەسەر ئاستی جیهان دەرکەوت و درەوشایەوە بوو بە ڕەمزی شکاندنی داعش ئەردۆغان بەمە بێزار بووە ئێستا دەیەوێت کۆبانی بشکێنێت دەیەوێت کۆبانێ بە شێوازێک بشکێنێت و بڵێت هیچ ڕەمزێکی گەلی کورد نەماوە هیچ دروشمێکی گەلی کورد نەماوە پێویستە واقعی بیت بە واقعی قسە بکەین تورکیا ئەمە کێشەکەیەتی من نازانم بەڕاستی ئەردۆغان بۆچی دەوێت شەڕی کۆبانێ بکاتوە ئەردۆغان چ پەیوەندیەکی بە کۆبانێەوە هەیە ئایا بەڕاستی لە کۆبانێ وەکو لە تەڕەفعەد و منبەج و ناوچەکانی دیکە کێشەیەکی لەو شێوە هەیە دەبێت کۆمەڵگەی نێودەوڵەتی ویست و حەزەکانی تورکیا لە سووریا بوەستێن باشەوە دەمێکی دەیە ئەڤروکیا دوو سیناتورên ئەمریکی گوتیە دەوێت تورکیا بەرسڤە پێشنیارە فەرماندارê هەسەدê بوو ڤاڵاکردنا ناوچەیە دژە چەک یانجی ناوچەیە بچەک لە کوبانێ دەوێت بەرسڤێ بدەتن و نابیتن تورکیا هێرشی سەر ڕۆژاوای کوردستانê bi تایبەت کوبانê بکات di her bûyerekê wiha pêşhatekê wiha dê sizayên giran li ser Tirkiya bisapînîn mirov dişê dibêjîtin ev e helwêsta fermî ya Amerîkayê ye li dijî Tirkiya هەڵوێستی فەرمی ئەمریکا ئێستا لەبەرەوەی لە قۆناغی ڕاگوزەری سیاسیدایە دەبێت سەرۆک بایدن ئەگەر بیەوێت دەسەڵاتش دەبێت دەبێت لەگەڵ ئەو کەسانە بوەستێت کە ئەوان لەگەڵ هێزەکانی ئەمریکادا وەستا لە کاتی شەڕکردنی داعش سەرۆک ترامپ کە شەڕی داعشی کردو ئەویش باش لەوە تێدەگات ڕێکخراوی داعش کاتە نێو سووریا دەبێت هەمان هەڵوێستیان هەبێت کێ لەگەڵ ئەوان وەستا ئەوانیش لەگەڵ ئەمان بوەستن ئێستا دەبێت خوێنوەستن خوێنڕشتن لە سووریا بوەستێت دەبێت دەست لە خوێنڕشتن و ئاوارەکردنی خەڵکی سووریا و عەفرین هەڵبگیرێت دەبێت دەست لەو هەڵگیری لە خاکەکەیان دوور بخرێنەوە دەبێت خەڵکی عەفرین بگەڕێن ناوچەکانی خۆیان دەبێت تورکیا بگەڕێتەوە تورکیا واز لە سووریا بێنێت بۆ گەلی سووریا بۆ خۆیان لە یەکتری تێبکەن دخوازم وێ پرسێژی بکەم هێژای ڕامی لێ جەنابێ هەواژی دەزانیتن حتا دۆناڵد ترامژی گوت براوەیە یەکەم لێ سووریای تورکیایە تورکیا bi kurahî ketiye nava van pêşhatan û heta veneşart Erdogan jî gotî em li piştketina Esed bûne eva çêbûyî Tirkiya destê de hebûye kewata bi asanî Tirkiya ji Sûriyayê dernakevîtin bi vî merceheyî bi hatina vê desthelata nû ya şikl û şema her tiştê wan îslamî pêşeroja Sûriyayê ber bi kîveye ku dibêjin ne navendî ne mumkin e federaliyet nemumkin e Sûriyeyeke navendî û hewa dît Evrûke dirûz derketine xwepêşandanan daxwazana navendiyetken Kurd bi heman rengî daxwazana navendiyetken her çi qas pert û bela vebin pêşeroja Sûriya nû çi ye û li kîve ye destê kê daye بەیادی سووری و سووریەکان دەبێت بە دەستی ئەردۆغان نابێت تەنانەت ئەگەر خەونیشی ئەوە بێت کە سووریا بە دەستی ئەو بێت ئەو خەونەی هەرگیز نایەتە دی سووریا لە دەستی سووری و سووریەکان دەبێت و بۆ گەلی سووریا دەبێت ئێمە لەگەڵ وڵاتانی جیهانکار دەکەین بۆ ئەوەی ئەردۆغان نەبێ بەسەردار بەسەر سووریا بۆ ئەوەی دەستی لە سووریا نەڕوە پێستر بینیمان کە چۆن دەستی بەسەر سنووردا گرتووە ئەمڕۆ سووریا کراوەتەوە بەسەر ناوەندی عەرەبی خۆی و بۆ حکومڕانی لایەن خەڵکی سووریا و دیاری دەکرێت ئەگەر بڕیارە فیدرالیزم هەبێت ئەگەر بڕیارە مرکزیت هەبێت هەمووی پەیوەندی بەگەلی سووریا و هەیە ئەوان بڕیار دەبێت بەڵام لە سووریای نوێت نابێت بە هیچ شێوەیەک هیچ پێکاتەیەک پەراوێز بخرێت نابێت بە هیچ شێوەیەک هیچ پێکاتێک دوور بخرێتەوە سەردەمی باس کۆتایی هاتووە هێژای ڕامی عەبدوڕەحمان ڕێڤەبەرێ ڕوانگەها سووریا بۆ مافێ مرۆڤی ژێ بریتانیای گەلەک سپاس